نازنین مستەفا حەماخان لە هەڵەبجەی شەهید کاندیدی ژمارە 18 لەسەر لیستی 194 کۆمەڵی ئیسلامی ساڵی 1970 لە شاری هەڵەبجە لەدایک بووم. لە ساڵی 1974 لە نیسکۆی هەرێسی شۆڕشی کوردەواری چوینەتە ئێران وەکو کۆڕەوێک. ساڵی 1970 گەڕاومەتەوە لە تەمەنی مناڵیم لە ئێرانە بەسەر بردووە لە باکووری ئێران و لە ئەهواز ماڵمان لەوێ بووە. ئەمانجی من لە خۆکاندیدکردنم ئەوە بووە کە کاری خێرخوازیم کردووە. ئێسێژ بەردەوام حەزەکەم یەکەم لە خزمەت دینەکەم بم، خزمەت گەلەکەم بم. دروشمی من دژی گەندەڵکاران دەوەستین لە هەر پێگەیەکدا بن، چونکە خەڵکەکەم ستەمی زۆری لێکراوە، نادادی زۆری بینیوە. ئامانجم ئەوەیە من بتوانم بچمە ئەو شوێنە هاوکاری گەلەکەم بکەم و شارەکەم بە تایبەتی شاری هەڵەبجەی شەهید وەکو کاندیدێک یەکەم پێم خۆش نەبوو ژینگەی هەرێمی کوردستان پیسکەین، چونکە ئەبینین بانگەشەکانی پێشومان تا ئێستا چەنەها پۆستەر و فلێکسی پێوە جێماوە لە شوێنە حکومیەکانە و لە شوێنە گشتیەکانە هەر لێ نەکراوەتەوە. اینجا سوپاس بۆ خوایەمە خزمەتێکیشمان هەیە، خەڵکەکە خۆی هەمووی ئەمان ناسێ کە ڕابردوومان شاهیدە پێویست بە پۆستەر ناکە. ئێمە خۆمان بە تەلەفۆن بە حەملەی ماڵ بە ماڵ کە خەڵکەکەمان خۆ بینین، چونکە ئێمە لەو خەڵکەین پێویستەکە سەردانیان بین لەگەڵیانە بین بۆ ئەوەی زیاتر بێنە سەر سنووقەکانی دەنگدار. بۆیە بە پێویستم نەزانی کە پۆستەر هەڵواسم و فلێکس و ئەم شتانە بکەم. ڕۆژانە کاری خۆمەکەم هیوایەتم گوڵ و گوڵزارە، چونکە جوانیەکانی بەهەشت بە گوڵ بوون. زۆر حەزم خزمەتکردنی گوڵ و سەوزکردنیانە و ڕۆژاناوە خزمەتیانەکەم ئەیان سرمەوە ئاویان ئەیم وەخۆ هەموو گوڵەکانیش بەدەستی خۆم ناشتۆ من. ئێمە زۆر ئاسایە کە کاری سیاسیشکەین و خێزانداریشکەین و کاری ئاسایی ڕۆژانی ماڵی خۆمان بکەین، کە من خاوەنی 5 منداڵم، خۆم ئەرکەکانی خۆم زۆربەی جێبەجێکە، مناڵەکان هاوکار من سوپاس بۆ خوا لە کاری ماڵەکەمە. یعنی جیاوازی ئێمە لە بینی کچ و کوڕەکانم نایکەن کە کاری ماڵیان لەگەڵما بەشداری ئەەکەن. وەلا خواردنوشتەکانە من وەکوی خۆم خواردنوشتەکان ئامادەیەکەم، ئەوان کارەکانی تربان بۆ ئاسایی جێبەجێ ئەەکەن. کاری ڕۆژانە وەکو ئیشی ماڵ هەمووی خۆمەکەم، هاوکاری مناڵەکانیش مەکەم لە سعیکردنە. ئادی وەرە کچە جوانەکانم دەرزەکانتان. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبع العظيم الذي هم فيه مختلفون الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور. ئێستا لەم کاتایە هیچ بەدیلێک نییە باشتر لە هەڵبژاردن، چونکە ڕووبەڕووبوونەوەیەکی ئاساییە ئێمە بتوانین بچینە سەر سنووقی دەنگدانەکان و خۆمان بسەلمێنین، چونکە ئێمە هاوڵاتێکی هەرێمی کوردستانین، مافی خۆمانە بوونمان لە هەرێمی کوردستانە کە بسەلمێنین و دەنگەکانی خۆمان بین. هەم وەکو لایەنی دینی شایەتیەکە بۆ قیامەت کە تۆ نوێنەرێکی خۆت ئەنێریتە سەر پۆستێکی حکومی، هەر کارێکی خێرە بکە بەشداری و هەر کارێکی خراپ بکە بەشداری. بۆیە داوا لە هاوڵاتیانی خۆشەویست مەکەم، ئازیزان مەکەم، مافی خۆیانە، خۆیان بەکەم نەزانن بڕۆنە سەر سنووقی دەنگدانەکان و هەر نوێنەرێکیان پێ باشە بیکەنە نوێنەری خۆیان بۆ ئەوی ئەم حکومە بەدەستی خۆمان بگۆڕین، بتوانین حکمێکی
باشتر حکوومەتێکی چالاکتر دروست بکەین بۆ هەرێمی کوردستان و هەموو مافەکانی کورد بەردەستە بکەین بۆ هاوڵاتیانی کوردستان و ئێمە وڵاتی کوردستان بەوە بەناوبانگە لەسەر بیرە نەوتین و لەسەر کانزای نەوتین بەڵام ئێمە چەندەها داهاتی باشمان هەیە وەکو کوشت و کاڵی ئەرزەویەکی بەپیتمان هەیە ئاوێکی باشمان هەیە بۆیە داوا لە هاوڵاتیان ئەەکەین ئێمە شتی باشترمان پێ ئەکرێ چاکترمان پێکرێ ئەتوانین حکومەکە بگۆڕین داوایان لە یەکەم بڕۆنە سەر سنووقی دەنگدان خۆیان بسەلمێنن شایەتی خۆیان بن ئەگەر ئەم ئەڵێن تەزویرات زۆرە تۆ بچۆ خۆت بسەلمێنە ئەگەر تۆ چوویتە سەر سنووقی دەنگدانەکان و دەنگدیا تەزویرەکە ئەهمێتی نامێنێ پوچەڵ ئەبێتەوە ئەو 100 تەزویرکە تۆ 100 دەنگت هەبێ بەرامبەری دەوەستیتەوە و حکومەکە دەگۆڕیت.